لە هۆڵی یانەی سلێمانی کۆتایی هات بە پاڵەوانەتی کۆماری پارێزگاکانی عێراق لە یاری باسکەی لاوانی کچاندا کە تیایدا هەڵبژاردەی کچانی سلێمانی دوای پیشاندانی ئاسێکی بەرز لە پاڵەوانەتەکەدا بوونە پاڵەوان هەروە لە پاڵەوانەتەکەدا چوار هەڵبژاردە بەشدار بوون کە هەڵبژاردەی سلێمانی لە کۆتاییدا بە شایستەیی بوونە پاڵەوانەتەکە. بەڵە بەڕێزان هەر بۆ قسەکردنی زیاتر و هەروەها وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەو بابەتە دوای ئەم راپۆرتەی هاوکارانم لە ستۆدیۆی کورسات نیوز گفتوگۆکانمان درێژە پێدەگەین لەگەڵ دکتۆر ڕزگار، بەڵام دوای ئەم راپۆرتەی هاوکارانم دەینەوە لاتان. لە یاری کۆتایی پاڵەوانەتی کۆماری باسکەی کچانی لاوانی یانەکانی هەڵبژاردی پارێزەکانی عێراقدا هەردوو هەڵبژاردەی پارێزگای سلێمانی و دهۆک بەیەکگەیشتن. پێشتر هەردوو تیب لە دوویای ڕابردوویاندا بردنەوەیان بەدەستهێنا بوو، ئەوەش هاوکاریان بوو بۆ گەشتیان بە یاری کۆتایی. هەردوو تیب چاویان لەوە بوو دوای یاری پاڵەوانەتەکەش بە بردنەوە کۆتایی بێن و خۆیان وەک پاڵەوانی عێراق بناسیێنن. تۆمارکردنی زیاتر لە 180 خاڵ لە دوای ڕابردوودا وای کردبوو کە کچانی هەڵبژاردی دهۆکیش ترسی ئەوەیان هەبێت کچانی هەڵبژاردەی پارێزگای سلێمانی هەمان ئەنجام بەرامبەر بە ئەوانش دووبارە بکەنەوە و دووچاری شکستێکی گەورەیان بکەن. بەدەستپێکردنی یارەکە و لە چارەکی یەکەمدا کچانی هەڵبژاردەی پارێزگای سلێمانی بە زووی پەیامی خۆیان گەیاند و کچانی هەڵبژاردەی پارێزگای دهۆکیان دڵنیا کردەوە لەوەی کە شکست بەشیان دەبێت لە یاری کۆتاییدا. لە چارەکی یەکەمدا کچانی سلێمانی بە 29 خاڵ بەرامبەر بە 9 خاڵ پێشکەوتن. لە چارەکی دووەمی یارەکەشدا کچانی هەڵبژاردەی سلێمانی بەردەوام بوون لە نمایش و ئاستە بەرزەکەیان و لەو چارەکەشدا ئەنجامێکی گەورەیان تۆمار کرد و بە 28 خاڵ بەرامبەر بە 9 خاڵ پێشکەوتن. بەتەوابوونی نیوەی یەکەم کچانی هەڵبژاردەی دهۆک دڵنیابوون لەوەی کە لە یاری کۆتاییدا شکست بەشیان دەبێت. بۆ چارەکی سێمی یارەکەش کچانی هەڵبژاردەی سلێمانی بەردەوام بوون لە ئاستە بەرزەکان و لەو هێرشانەی کە ئەنجامیان دەدا زۆربەی بە تۆمارکردنی خاڵ کۆتایی هات. وای کرد کە چارەکی سێمی یارەکەش بە 17 خاڵ بەرامبەر بە 6 خاڵ لە بەرژەوەندی تیپەکەی ڕزگار ڕەوف کۆتایی پێبێت. چارەکی چوارەم و کۆتایی یارەکەش هەمان سیناریۆی پێشووی تێدا دووبارە بوو و ئەم جارەش کچانی سلێمانی بردنەوەیان نووسیەوە. ئەنجامی کۆتایی یارەکەش بە 94 خاڵ بەرامبەر بە 33 خاڵ لە بەرژەوەندی هەڵبژاردەی سلێمانی کۆتایی هات و بوون بە پاڵەوانی کۆماری باسکەی لاوانی هەڵبژاردەی پارێزگاکانی عێراق. ئێمە وەک هەڵبژاردەی سلێمانی زۆر خۆشحاڵین بەکردنەوەی ئەم بچوڵەیە و ئێمە ئامادەکاریێکی زۆر باشمان کردووە و خۆمان زۆر باش ئامادە کردووە و ئەوەمان دووپات کردوەوە کە بەڕاستی ئێمە پاڵەوانی نوشایستەی ئەوەین کە ئەو نازناوە بەدەست بێنین و زۆر سپاسی دکتۆر ڕزگار و مامۆستا چنارەکەم کە بوونەتە هۆی دروستکردنی ئەم تیپە ناوازەی لە کوردستان و لە عێراق و هیوادارین بچوڵە و پاڵەوانێتی زیاترمان بۆ بکرێت. از دستخوشی یاریزان سلێمانیت کەم ڕاستی ئەو سەرکەفتیەت ئێکێ بۆن و از دەستخوشیل وات کەم سەروەستا دەستخوشیل هەواڵت خوشیت کەم وانەژی گەلک خۆماندی کرد بۆ وێ یاریە ئینشاڵڵا بۆ ساڵا بهێت ئان بتوڵاکا دی ئەم دەخۆماندی تر لەکەین و سەرکەفتیەت ئێکێ بین و از دەستخوشیل هەر کەسێکیت کەم یێ بەشدار وێ یاریەدا. کچانی هەڵبژاردەی سلێمانی لەو سێیارەی کە ئەنجامیاندا لە پەڵەوانتێکەدا توانیان 276 خاڵ تۆمار بکەن. دواتریش لە مەراسمێکی شایسەدا و بە ئامادەبوونی بەرپرسانی حزبی و حکومی و وەرزشی خەڵاتەکانی مەراسیمی کۆتایی بەسەر تیپ و یایزانە سەرکەوتوەکاندا دابەشکرا. سوارەکەریم، کورسات نیوز، سلێمانی. بەڵە بەرزان وەکو پێشتر ئاماژەم پێدا لە سۆدیۆی کورسات نیوز میوانداری دکتۆر ڕزگار محەممەد ڕەوفمان کردووە ڕایەنەری هەڵبژاردەی سلێمانی بۆ قسەکردن لەسەر پاڵەوانێتێکە و هەروەها بوون بە پاڵەوانی هەڵبژاردەی سلێمانی. دکتۆر ڕزگار زۆر بەخێر بێ. دکتۆر سەرەتا پێم خۆشە بە شێوەیەکی گشتی لەوە دەست پێ بکەین هۆکاری هەڵبژاردننی شاری سلێمانی کام پاڵەوانەتی لێو بەڕێوە بچێ بۆ چیە گەڕانیتەوە کە ئەمە خۆی لە خۆیدا لە ماوەی پێشووتریشدا چەندین پاڵەوانەتی جیاجای بڵین وەرزشەکانی تر لە شاری سلێمانی بەڕێوە چوون. خۆی لە ڕاستیە ئەو پلانێکی ئەمان لەگەڵی چێتی باسکەی عێراق بە تایبەتیش دکتۆر حسێن ئەمیدی سەرۆکی بڵینی چێتیەکە کار لەسەرەوە کە ئەم هەڵبژاردەیە بەهێز بکەین ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزی بکەین ئەوش بە پاڵەوانتیە بێ بە پاڵەوانتی سێفیسێ بێ لەگەڵ 5 ئەم 5
لە زوو بڕێرن لاو بێت سلێمانی بەڵام پاشگەشتبوونێکی بوو پاش گەزبوونەکە لەسەر ئەو بوو کە تیمەکان کەمن بتوڵەکە نەکرێ باشترە من پێم داگل لەسەر یا ماسکەرێکی دەرەمان بۆ بکەنیانێ ئەم بتوڵێ بکەنەوە تیان بتوڵەکە بکەین باشترە هەم تیمەکانی سلێمانی و هەولێر و دۆکوانە یاریەکەن هەم ئەتوانین پاڵانتێکەش لە سلێمانیا بکەین و ئەوەی کێوەتانێ بۆتان بکەین ئەو بوو هێنایانە ئێرە بەڵام ئەم پاڵانتی لە ڕووی هوەری و هیچ سوودێکی بە هەڵبژاردەی عێراق وەکو عێراق نەگەیان کە زۆرینەی زۆر یاریزانەکانی ئێمە یاریزانی و هەڵبژاردەیەن لەبەرەوەی ئاستی هوەری تیپەکان دابەژوو بەسەر دوو بەشە بەشێکیان کە هەڵبژاردەی ئێمە زۆ بەهێز بوو بەشەکەی کەشیان هەڵبژاردەکانی کەیەکە بێهێز بوون بەڕاستی بەڵێ هەڵبژاردەکانی کە کوێ بوون دهۆک و سلێمانی و هەولێر دۆک هەولێر لەگەڵ دیالە لەگەڵ سلێمانی بەڵێ هۆکار چێکە هەڵبژاردەی سلێمانی بەو شێوازە پێشکەوتنی بەرچاوی بەخۆی و بینیەوە بۆچی لە شارەکانی تری بۆ نمونە شاری دهۆکی ژێچێک بۆ لەو شارانەی کە بە بەردەوامی یاری باسکاتیدا لە ئاستێکی باشدا بوو لە ئاستێکی بەرزدا بووە بەڵام جیاواز لەوە بینی باسکەی کچان لە شارەکانی تر بۆ ئاسەوە نەبینراوە لە شاری سلێمانی پەرێکی ئەجگار زۆری سندووە و گەشتۆ بەم ئاستی ئێستای ئێمە لە ناو سلێمانیە ئێستاەوە وا حسابکە ئەمە یەکێتیی باسکی عێراقی بچکۆلەکراوە هەیە کە لە ژیمایەیە ئەم یەکتی باسکی عێراقی کە هەیە لە ژیمایە چوار تیمی تازە پێگەشتوانی هەیە هەر لە ناو ژیمایە چوار تیپی مینی باسکتی کچانمان هەیە سێ کوڕانیشمان دەست پێکرەوە دوو تیمی کوڕانی مینی باسکتمان هەیە ئەم ژیمایە ئەم یەکێتیە بچووکراوە بە بەردەوامی کاگەژار پاڵەوان تێکاتەوە بۆم تیپانە سێفیسێ کاتەوە پێنج کاتەوە اینجا بەشداری هەموو پاڵەوانتەکان دەرەوەکە ئەم حەلقەیە ئەم بازنە لای ئەوان مەفقود دیار نییە یا وجودی نییە بوونی نییە هەرچیکی ناوەنی ئەوان ناتوانن لە ناوخواانە پاڵانتی بکەن لە بەری ژماری یاریزانەکان زۆر کەمە بە نمونە مەسەن هەڵبژاردی دۆ کاتەوە بۆم پاڵانتی هەژ یاریزانیانە هەش چاریزان ناتوانێت پاڵانتیی بووە بەرێ بەڕێوە ڕاضی جاران ئەو توانی لەوە چ دیاریکەری باش هەبێ بتوانین چکەتیم بەرامبەریش هاوسنگ بوو ئەویش هەردوو یاریکەری باشی هەبوو لە هەژ یاریکرد لە نوێ یاریکرد وەڵام ئێستا باسکتبۆڵ گۆڕاوە باسکتبۆڵ بۆ بەیاریکی زۆ قورس زۆرینەی زۆری بۆ بە لە هەوایی بێ هەناسەدان تۆیاریەکەی لە ساحەبە بێ هەناسدان جەمپەکەی بێ هەناسدان ڕاکەی لەبەرە زۆر قورس بووە دلیلیشم لەسەر ئەوە یاری هەولێر کە تیمی هەولێر و تیمی دۆک هەردووشان لە با بڵێن دیالە بەهێزتر بوون لیان بردەوە بەڵام هەردوو یاریەکە لە چارەکی یەکەمەوە هەولێر و دۆک لیاقیان نەما بۆ لە بەرەوەی ژماری یاریزانەکانی کەمە ناتوانێت تەبدیل کە دەوەڕانیان پێ بکە ئەم دانیشێنێ ئەوەستێنێ ناتوانێت ئیسراحەتیان باتێ ئاستی مەهاریشیان و کچەکانی ئێمە نییە کچمانەیە ئێمە 5 ساڵە عمری تەدریبی 7 ساڵیان لە 8 ساڵیەوە باسکتبۆڵەکە زۆرە ئەو بابەتانی کە باسیکەین لە ڕووی زانستیەوە لە ڕووی ڕاهێنەراتیەوە لە ڕووی هوەریەوە بەڵام ئەوەی کە زۆ دیارە ئەوەیە هەڵبژاردەی ئێمە بەهێزە بەهۆی ئەم هۆکارانەوە کە بۆم باس کردی بەڵێ دکتۆر ئەبینی لە پاڵەوانەتەکەدا وەکو بە ئەماژە پێدا سلێمانی و هەولێر و دوهۆک و دیالە هۆکار چییە کە زیاتر هەڵبژاردەکانی کوردستان بەشداریان لەم پاڵەوانێتێدا کردووە ئەتوانم بڵێم کوردستان هەورێمی کوردستان بە تایبەتی زیاتر کەمێک حڕێت زیاتر بۆ کشتیایە خۆ ئەلبەتە بەغا حڕێتی دنیایە خۆتۆگەر بیل ئازادیت کچکەیتۆ لە بەغای بەغا کچ لە مۆڵەکانە بە ملیۆن هاو بە هەزارەهان کچە بینی لە مۆڵێکا پیاسا کە شتێک ڕێونانە خوا و ئەتوانێت حڕەتەیە بەڵام بۆ وەرزش کەمێک حڕیت نییە لەوێ ئەوژە گەڕێتەوە بۆ بەڕاست بەڕێی من ئەو فەسادی کە هەیە لەوێ بە دەرەجێکی ئەساس کە من نامێ بچمەوە بوارەوە بەڵام ئەوەیە کە کچ دایک و باوکی یا ئەترسەنیان ناینێرنیە کە ئیندن هەفتەی ڕۆژێک تەمینەکە هەفتەی ڕۆژێک تەمین ڕاضەکردنی وەرزکردن نیە نەک لە باسکتبۆڵە لە هەموو یاریەکانە بە پێچوانەی ئێمەوە لە کورسانە ئێمە ئەگەر کەمترین تیپی کورسان بۆن مەگەلا تەسەڵێکم تیپی سەنحاری کە هاتۆ بەشداری کرد بەناوی دهۆکەوە ئەم پاڵانتێ لەوەی لە هەفتێکا بەلانی کەم سێ تەمین بکەن لە بەغای یەک تەمینەکەن تیمەکانی جنوب بەعام کچی گەورەیان یاری پێکەن مۆدیلە کۆنەکەی کە تۆ کچی گەورێنی لەبەروی باڵای بەرزە لە کاتێکا تۆ ئەمە هیفات عمریە تۆ پێویستە لە مناڵیەوە پەروەردەیەکەی بیکەی بە یاریکەرێکی زۆر باش ئەوە نازانن لە هەمومانش گرنگتر ڕاهێنەرەکانی عێراق بەگشتی لە کورسان و تاوەکو لە زاخۆ تاوەکو بەسڕە بیر تەنها لە لایانی داراییەکەنەوە بیر لەکەنە موچەیان هەبێ و تدریب بە کچ بکەن و تیمێک حاضرکەن بۆ پاڵانتێک و بیخەنە بتوڵێکەوە ئەرەمە شەوای کردووەتۆ 1940 بە 30 ئەمانە لاری کۆتایەکەوە خۆزای ئەنجامێکی قورسە بۆ تیپێک لاری کۆتایە بە جیاوازی 61 خاڵ دۆڕێ دکتۆر باسی ئەومان کرد کە ئەنجامی زۆر گەورە تۆمارکرا بۆ نمونە با بڵین یعنی جیاوازیەکەی تیاوە بە فەرقی 92 خاڵ یان با بڵین بە 100 خاڵ هۆکاری ئەمانە هەرە هۆکارانە بوون کە لە پێشووتریشدا ئاماژەت پێدا خۆی بە شێوەیەکی سەرەکی سێ خاڵ یەکەمیان ڕاهێنەرەکان دوای امتیازەتە مادیەکە کەوتن ماشێک موچەیەکم هەبێ من یاری پێ بکەم بە موچەیە ماگانە وەریگرم لە پاڵیشاتی پێ دروستکەم هەی دووەم مۆدلێکی کلاسیکی کۆمەڵە کچ کۆکەنەوەیان هێنن بەشداری پاڵانتیشان بۆکەن
و بە درێژایی ئەم فترەی کە تەمینیان پێکەن یەک تا ئەگاتە کاتی پاڵانتیەکە دو یاریکە تەمینەکەن بە جدیوانی کە تەمین ناکەن کەیان بۆ پاڵانتیەکەی سەر نقصانەکانیان دەرەکەوێ نقصانەکەش خۆی لە چیا بینێتەوە تۆ 5 یاریزانە خەیتە ناوە فول پرس کامل ساحیارەکەی گۆڵ لەسەر گۆڵەتی پێکەن ئەو تیپە ناتوانێت مواجهیانکە دوایی ئەم 5 دانیشتنی 5 کا خەیتە ناوە کاگەژار ئەوانی سراحەتەکەن ئەمانەش ناو یاریەکەن ئەمانە دەرەوە ئەوانی سراحەتەکەن یعنی تۆ ئایکوێکی بە خۆت ئەی بەم کچانەوە بۆی بتوانن یاری بکەن ئیسراحەتەکەن یاریەکەن ئیسراحەتەکەن یاریەکە لەبەر لیاقیان دانابەزێ لە کاتێکە ئەوان تۆ 5 یاریکەری سێ یاریکەری باشی تایە یا هەشتی هەیە چواری باشە ئەم چوارە بەردەوام ڕاکەن ناتوانێت تەبدیلیان کە ناتوانیانکە بدەن لە مەژمن بڕوام وایە ڕاهێنەرانی عێراق بۆیە باسکتبۆڵی عێراقی جواب بەرە دووە هاتووە لەسەر ئاستی نێودەوڵەتی ناتوانین هیچ ئەنجام بەدەستبێنین ڕاهێنەرانی عێراق تەسەوری من کەشتومەتە قەنعاتێکە درۆ لەگەڵ خۆشیان لەگەڵ چوار دەوریشیان ناکەن نایانێ بە هیچ شێ باسکتبۆڵ بکەن تەنها خۆیان مەشغوڵ کرد بە شتێک و ناوی باسکتبۆڵم ڕاستی بەڵێ دکتۆر پێت وایە بۆ پێشخستنی باسکە زیاتر پەرە بە توانەکانی تازە پێگەیشتوان و لاوان بدرێت شێوازێکی ترە بینرێت لە یاری باسکەدا و تیپی بەهێزترە بینرێت لە شارەکانی عێراقدا ئەگەر ڕێم پێبن و سوالێکی زۆر جوانە ئەگەر ڕێم پێبن ئێمە لە بەغا کچێکمان هێناوی حەنین زەیدی ئەو خوێندکاری دکتۆرایە لە باسکتبۆڵە کچێکی گەنجە 28 ساڵە ئەو مەشروعی مدربێکی کچانە بۆ عێراق لەگەڵ لژنەی مدربینی عێراقی ئەمە قەرارمانناوە تیمێکی دروست کردو لە بەغا بە خۆبەخشی بەبێ هیچ ئیمکانەتیشی مادی من وەکو ژیما یارمەتی ماوە لژنەی مدربین وەکو لژنەی مدربین کەم یارمەتیان ناوە لە ساحەیەکی چیمەنتۆ تەمینەکە ئەمانوێ ئەوە بکەین بە نەواتی فەرعێکی ژیما لە بەخا بۆی بتوانین تا تیپەکانە زیابێ تا پرۆگرامەکە و بڵاو بێتەوە تۆ بەهێزترەبی چکە ناوم پرۆگرامەکەی خۆت بڵێن ئێمە بەغا بۆن نارێکی ودیەکەین ئێمە بەغا کامپێکی مشتەرەکەکەین ئێمە بەغا بەتوڵێکی سێفسێ بەیەکۆکەینەوە لە بەغا لە سلێمانی لە بەغا لە سلێمانی ئەمەواکای هەم یاریەکە بڵاو بێتەوە هەم عەدەد یاریکەرەکان زیاکە هەم پاڵەوانیش لەمە بۆ دروستە بێ چۆ خۆیسا بەنمونە لە تۆپی پێیان میسی لە هەزاران یاریکەریەک میسی دروست بوو مەسەلەن بۆ ئەمە جوابێت ئاینش عەدەدی ژمارەکان بنکەکە زیاکەی پانیەکەیتەوە بەڵام لوتکەکە بەرزترەکەیتەوە بەم شێوەیە تۆ توانی پاڵەوان دروستکەی ئەگە بتوانن و ئەگەر یەکێتی باسکی عێراق گوێ لە من بگرێ لە 2-3 ساڵی داهاتووە لەوە چێ منتەخەبێکی زۆر بەهێزمان هەبێ لە بەمەرجە سێشت بکەن یەکەم ڕێم پێبەن بە ئاسوودەی و بەبێت کێشەوە بەبێ مشکیلە بچمە بەغا بچمە هەولێر بچمە دۆک بۆی هاوکاریان بکەم و تیم دروستکەین بۆ ژیما بۆ منتەخەبی عێراق بە تەحدید یا سلێمانی یا کوردستانیا یا بەغا یا حتا تیبێ دروستەی بۆ بەغا لەو حاڵتا بۆ هەولێر دوو ڕێمان پێبەن بتوڵاتەکان بەپێی ئاستەفەنیەکان بکرێتەوە ئاسانەی کە ئێمە پێویستمانە بۆی بۆ داهاتوو ئیسفادی لێ بکەین نەک بەڕێکردنی بتوڵەکردنەوەی بتوڵە بۆی بڵێن بتوڵەمان کردوێتەوە سێش بەشداری پێکردمان لە پاڵەوانتیە نێودەوڵەتەکان کە ئەکرێ قسەیەکی زۆر باشی لەسەرکەینەوە بەڵێ دکتۆرێ وەکو خۆتان پرۆژەی داهاتووتان چییە؟ وەکو ژیما ئێمە وەکو ژیما ئەکادیمیای خەونیوەرشی لە چەند ڕۆژی داهاتووە پاڵانتێکی ناوازەی نێودەوڵەتی سێفیسێ لە فامیلی مۆڵ بەشداری چەند تیمێکی ئێرانی یەکەمین پاڵەوانتی نێودەوڵەتی کچان لە مێژووی عێراقا لە فامیلی مەڵەکرێتەوە لە شاشەکە جوانەکەیەوە هیوادارم هەموو خێزانەکان بە خۆیان و مناڵەکانیانە بێن بۆ سەری و پاڵەوانتی ڕۆژانی 31 مانگ ئێوارانە ساعات 6 ئێوارە بە دواوەیە وەکو هەڵبژاردەی عێراق ئێمە بەنیازین مانگی 6 بەشداری بکەین لە لێڤڵی بی ئاسیا کە بۆ یەکەمین جارە لە مێژووی عێراقا تیمێکی تازە پێگەشتوانی عێراق بەشداریەکە لە لێڤڵ بی ئاسیا کە لێڤڵێکی زۆر بەخۆتەوە و تەسفیات شە بۆ کاسی عالم بەڵێ دکتۆر باسی یەک شتێکە بکەین هەڵبژاردەی عێراق زۆربەی زۆر یاریزانانی کوردن یاخود یاریزانانی ناوچەکانی تری پارێزگاکانی عێراقی تێدایە هەمووی سلێمانی هەمووی تەنها شاری ڕاهێنەر و یاری دەرڕاهێنەر و سەرپەرشتیار هەمووی سلێمانیە ئێمە 6 ساڵە بەڕێستان ئاگادارن لە نزیکەوە 6 ساڵ بۆ 7 ساڵ ڕای ئەمە ژیما بەبێ وچان خەریکی دروستکردنی بنکەیەکی فراوانی باسکتبۆڵین بۆ سلێمانی بۆ کوردستان بۆ عێراق ئێمە بەردەوامی کارمان کردوسە کۆمەڵشتی شەونخۆنی دنیامان کردووە هیلاکی دنیامان بینیوە خۆتان لەلەو چێ نزیکەوە ئاگادار بن و بینەرانی بەڕێزیش هەمویان ئاگادارن لە سوۆسیال میدیا خەڵکی سلێمانی هەموو ێزانێ ڕزگار و ستافەکەی چیەکە هەموو ێزانێ ژیما چیەکە و بە پاچی و بە جوانی و بەبێ هیچ کێشەیەک ئێستا ئەو کاتیەوە هاتۆ بەرەکەی بخۆی بەرەکەی ئەوەیە کە تۆ هەڵبژاردێکی نیشتیمانی بەهێز دروستەکەی لە سلێمانی بۆ عێراقەوە ئەو پەڕیشانە زیە بەڕاستی ئەسا ئەم پاڵەوانەتی کە سێڤیسیەکە لە سلێمانی و لە فامیلی مۆڵەکرێتەوە ئەم یاریزانانەی لای تۆ چەند یاریزان وەکو پێشووتر ئاماژە پێیان نەبێ بەهینێک لە خولەکەی خۆدا پێدوتم کە 4 یاریزانیان سێ یاریزان بەشداریەکە چەند بە چەندی بەشداریەکەن عێراق یەک تیپی هەیە یاخود تیپی کەتانە بێ ئەو چەند یاریزان بەشداریە بێت لەو پاڵەوانەتی نێودەوڵەتیدا 6 تیم بەشدارە بێ 4 تیمی ئەمە بێ دوانیان دوو تیمی یەکەمی هەڵبژاردەی عێراقی سێفیسێن دوانی کەشیان دوو تیمن بۆ وەرگرتنی ئەزمون دوو تیمی ئێرانی ژێن کە پێشکەوتوانن بەڕاستی من حەزەکەم لێرە ئاماژەی پێوە منم توانین دوو تیپی لەوانی ئێران بێنین و
یا تازە پێگەشتوانی ئێرانی بێنین بۆی لیان بەرینەوە فامیلی ماڵەوە بێڵین ئێمە زۆر گرنگین و زۆر مهمین و ئاسمان زۆر باشە بەڵام من خۆم پێم باش بوتی پێشکەوتوانی ئێرانی بێنم بۆی کچەکانمان ئیسفادێکی زۆریان لێ بکەن بۆ داهاتوو چونکە ئێمە هەتا نەدۆڕین ئاسمان پێش ناکەوێت و کاگەژار بۆ خۆشەزانی یاریزان ئەگەر زیاد لە حەدیاری بەرێتەوە فەرقی زۆر جۆرێک لە غڕوری تێکەوێت ڕەمێکە منیش مەغڕور بم لە خۆمبایی بم پرسیارێک لەوە ئایا هیچ ڕۆحێتێک هیچ شتێک لە لای یاریزانەکانە دروست نەبووە یاخودێەوە جگە لەوەی لە ڕووی مەهاریەوە کە ئیشتان لەسەر کردوون لە ڕووی دەرونی و هەڵسوکەوتیشەوە ئیشتان لەسەر کردوون کە ئەم شێوازە بردنەوەیە بە جیاوازی ئەمنە خاڵ بە جیاوازی خاڵێکی زۆر و لە دەرەوەی وڵات کەمپی ڕایانان بکەنەوە لە تیپێکی دەرەوەی وڵات ببنەوە ئەمە هیچ کاریگەری لەسەر ئەم کچە یاریزانانە دروست نەکردووە تاوەکو غڕوریەتێک بیانگرێت ڕاستە لە ڕێزا غڕور لە ڕێزا لە هەموو شێ زیاترە خۆتەزانی یاریزان و مدەڕێب دایم معڕزە بۆی کە مەغڕور بێ لە خۆی بای بێ وابزانانی لە هەموو کەس مهمترە ئێمە دوو ڕێگامان هەیە بۆ مەبەست ڕێگاییان ئێمە غڕورمان ناوناوە ڤایرۆس دایمە چەکوشێکمان پێ پانیەکەینەوە هەر کچێک بە غڕور بێ ئێمە سزایین خۆمان پێش ئەوان نەبێ ئێمە خزمەتکاری خەڵکین ئێمە خزمەتکاری ژینگەین ئێمە خزمەتکاری ژیمان ئێمە خزمەتکاری سلێمانین ئێمە خزمەتکاری عێراقین کوردستانین ئەمە مەبدەیەکە کە ناومان ناوە ڤایرۆسێکە بێ بکوژرێ بێ سەری پانکەیتەوە مەبدەیەک کەشمان هەیە ناومان ناوە هێشتا سەرەتایە هەموو پاڵەوانتێک کە ئێمە یەکەم بینیە ئەخیرم هەموو یارێکی ودی یانێ و دەوڵەتی بیبینەوە بیدۆڕین هێشتا سەرەتای لەبەرەوە غڕور لای ئێمە بوونی نییە سوپاس بخۆ ئێمە هیچمان نەماوە لە کۆتاییداگە تۆ شتێکتان بابێ سوپاسدانەکەم سوپاس زۆر باسی پاڵەوانەتێکە دەمان نەکەراف و قسەکەشتم پێبڕی لەبەرەوەی کە سەرەتا خۆ داماژەت پێدا کە لە ڕووی هوەریەوە هوەری یعنی وەکووتێ سوودی بۆ هەڵبژاردەکە نەبوو بۆیە ئەم سێفسێ بەتەکیید کاگەژار بەتەکیید سوودێکی زۆری بۆ منی شەوێ کوڕاهێنەر لەبەرەوەی ئەزمونێکی ڕاهێنەرایەتی زیاتر وەرەگرم ئەو تیمانەی کێن تیمێکن کۆمەڵێک چند لە سوپەرلیگی ئێرانایەکەن خۆشبەختانە کوردیشن خەڵکی سنن کە خەڵکانێکی زۆر جوان و پاک و ڕێکوپێکی و خۆتن وەکو مستافە بەڕێزەی ئێرن لە هەموومانە گرنگتر ئێمە ئەمانەوێت نەواتی منتەخەبێ دروستکەین بۆ داهاتوو بۆ 2 ساڵی داهاتوو بۆی هەڵبژاردێکی بێزمان هەبێ نەک بچێتە دەرەوە بدۆڕێ بەڵکو لەسەر ناوچەکە و لەسەر جیهان بێ بە ژمارەیەکی گەورە بە تایبەتیش لە سێفی سەیە چونکە ئێمە ئێستا لە تیمی ئەمڕۆی سلێمانی هەڵبژاری سلێمانی کە یەکەمی عێراق بوو 4 کچە یاریزان بۆ 8 کچە یاریزانمان هەیە کە ئەتوانن لەسەر جیهان بە بڕوای من پەنجەمۆرەکان بەجێبێڵن. زۆر سپاس بۆ دکتۆر ڕزگار ڕاهێنەری هەڵبژاردەی سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. زۆر سپاس دووبارە.